دەڵێ ئینسان لە هەر کارێکدا کە دەیکات ئیرادەی خوای گەورەی لەبیر نەچێت چونکە هیچ شتێک بەبێ ئیرادەی خوای پەروەردگار نابێت هەر کارێک کە ئینسان دەیکات ئیرادەی خوای گەورەی لەبیر نەچێت بە تەعبیرێکی دیکە ئینشاءڵڵا لەبیر نەچێت دەڵێن پیاوێکی ڕۆژێک پارەی دەباخەڵێ ناوە و ڕۆیشتە توێتی دەسمە بازاڕی گوێدرێژێکی دەکڕم لە ڕێ دەگاتە چەند کەسێکی پێی دەڵێن نافلان کە زۆر دەچی کوێ دەڵێ وەڵا دەچم گوێدرێژێکی دەکڕم ئەویش پێی دەڵێن وەڵای ئینشاءڵڵای بڵێ باشە هیچ شتێک بەبێ ئینشاءڵڵای نابێت کوڕە دەڵێ کاکە جا ئینشاءڵڵای بۆ چییە پارەوە تا دەباخەڵێمدایە و بازاڕیش پڕی گوێ درێژە دەچم گوێ درێژێکی دەکڕم و دێمەوە پارەم پێ ئەو دەچمیدی وەلحاصڵ دەڵێن ئەو پیاوە دەچێتە بازاڕی ئاگای لە خۆی نابێت لە بازاڕی وەڵا دەست دێڕێک پارەی لە گیرفاین دەردێنی و پارەکەی دەبا و هەست پێ ناکات کاتێک کە ویستی بچی گوێ درێژەکەی بکڕی کە تەماشا دەکە پارەی پێ نەماوە وەڵا بە وەکو بڵێ بە ناعیلاجی لە بازاڕی دێتەوە و دەچێتەوە ماڵێ لە ڕێگایدا بە چەند کەسێکی دەگا دەڵێ ها فڵان کەس دەچێت کوێ دەڵێ وەڵا ئینشاءڵڵا دەچمەوە ماڵێ ترساوەیدی پارەکەیان بردووە و کابرا وەکو بڵێ زۆر جاران ئەگەر ئینسان بەهۆی ئايات و حەدیثەوە نەگەڕێتەوە یان دەرس و پند و عیبرەتی وەرنەگرێ یعنی زەمانە جاری وا هەیە پەندی بە ئینسانی دادات سوبحان الله زەمانە جاری وا پەندی بە ئینسانی دادات دینەکە کاریگەری وڵات دینارەکە کاریگەری ئەڵا تەبعەن وایە والله ان شاء الله كي باراني ولا كفنك باراني الله والله بار حلاوه شر باشا